خوێندنی باڵان نییە بۆ ناردنی خوێنکارانی خۆمان بچن لە زانکۆ هەرەباشەکانی دنیا بخوێنن. هەوڵێکی تر هەبووە لە ڕێگەی پرۆژەکانی ئێراسمەس و یەکێتی ئەوروپاوە. ئەمە ئەوان خۆیان دەست پێشخەریان کردو، بەڵام خۆشبەختانە هەردوو وەزارەتی خوێندنی باڵای هەرێم و عێراق زۆ هاوکاریان کردوون و زانکۆکان تر بەپێی توانابوون. من زانکۆی دۆکێک لەو زانکوانەی لە وەرگرتنی گرانتی نێودەوڵەتی یا منحە و لەبەرەوەی تیمێکی زۆر باشی هەیە. هەرێک لە زانکۆکانی کوردستان هەمووی پێویستی بەو جۆرە تیمانەیە. چەند هەوڵێکی تری پچەر هەیە، بۆ نمونە فولبرایت کە فولبرایت بۆ ماستە سکۆلەرشیپ هەیە، ئایلپ هەیە، مپی هەیە، سوسی هەیە. من لە کۆمپیوتەرەکەمە فۆڵدەرێکم هەیە لە ماوەی لە دوای ساڵی 2007 تا ئێستا 44 خوێنکاری من ڕفرنسم بۆ نووسی هاوکاریم کردو لە ئەپلیکیشنە. 44 خوێنکاری من چووە بۆ ئەمریکا خوێندنی تەواو کردوێتر، ئایا ماستەری خوێندە بێ یا شۆرت تێم ستەدی بێ یا سەمە پرۆگرام بێ. چانس زۆرە ساڵانە بە نزیکەی 500 ملیۆن یۆرۆ بەس لە ئەوروپا و لە بەریتانە لە ئەمریکا سکۆلەرشیپ لە بەردەستە. تەنها ئەوەیە کەسێک شارەزا بێ، کەسێک دەستی بگرێ. بەڵام وەکو دامەزراوەی استراتیجی نیشتمانی و دامەزراوەی خوێندنی باڵا استراتیجێکی وەهامان نییە کار بکا بۆ ئەوەی وەکو وڵاتێکی و بڵین یابان لە دوای جەنگی جیهانی دووەم کە بە هەزاران خەڵکی تەکنۆکراتیانە نەردە دەرەوە فێری عیلم و زانستە بوون و هاتنەوە وڵاتەکەیان بنیاد نایەوە. استراتیجێکی لەم شێوەمان نییە. چەند هەوڵێکی تر هەبوو، بۆ نمونە چیڤنین هەبوو، داد هەبوو. چیڤنین یەکێک لە تۆپ سکۆلەرشیپ لە جیهانە کە لە ڕێگەیەوە چەندین خوێنکاری خۆمان هەر لە سلێمانیەوە ئێمە لە چەرمیەوە خوێنکارمان ڕۆشتەوە بۆ بەریتانیا بۆ ئەڵمانیا. داد ئەمانە هەوڵی پچەر بوون، واتە نەبوو بە استراتیجێکی گشتگیر کە ئاراستەی هەموو زانکۆکان بکرێن. جا من لێرەوە ئەمێت چەند سەرنجێکی خۆم باسکەم لەسەر استراتیجی وەزارەتی خوێندنی باڵا بۆ وەرگرتنی سکۆلەرشیپ و منحەی نێودەوڵەتی. پێش هەموو شتێک ئەم وەزارەتی هەتا ئێستا هەمانە کاری زۆ باش کراوە بە ڕەچاوگرتنی و دۆخە ئابووری و بارودۆخە سیاسی و قەیرانانەی هەرێمی کوردستانی پیاتیا پەڕیوە. بۆ یەکەمین جار لە کابینەکەی بەڕێز کاک دکتۆر دلاوەرە هات ریفۆمێکی دروست کرد، جۆرێک لە ڤژنێکی هێنا کە خوێندنی باڵاچی تر نابێ و شێوازە تەقلیدیە چەق بەستویە مۆدێلە شکست خواردووی پێشووی عێراق دووبارە کاتەوە. لێەوە ها سەرەتاکانی هیوا دروست بوو، هەندێک گۆڕانکاریان دی ریفۆمی بچووک کرا لە کەرتی خوێندنی باڵا. بەڵام لە هەمان کاتیشا استراتیجێک هەبوو کە ئەعلان نەکرابوو، استراتیجی هەروەکو ئالێرە هەر هەموویە بینین بە کەرتی تایبیکردنی خوێندنی باڵا کە ئەمە خۆی لە خۆیان زۆ مەترسیدارە. یعنی هەر کەرتێک من دژێوە نیم کەرتی تایبەتی خوێندنی باڵا هەبێت، بەڵام ئەمە ئەتوان بڵێم وەکو هەڕەشەیەکە لەسەر ئەمن و ئاسایشی قەومی نیشتمانی هۆکارێکە بۆی بە هەزاران گەنج بێ ئەمەل بێ نەتوانێت لە کەرتی تایبەت بخوێنێ، کەرتی حکوومەت ئاست و مستەواکەی دابەزێ. وڵاتێکی وەکو بەریتانیاکە وەخشانازیۆ من لەوێ دکتۆراکەم تەواو کردووە، کەرتی تایبەت کەرتی خوێندنی باڵا هێڵی سوورە، باوەڕکەن ڕۆیال میل هێڵی سوورە، کەرتی پۆستە و گەیاندن هێڵی سوورە، ناوێ بگرێ بە کەرتی تایبەت. ئەم شەپۆلەی بەجیهانی بوونە لە دوای 2023 ڕووی لە کوردستان و ڕووی لە عێراق کرد، جۆرێک لە چینایەتی قوڵ کردەوە، جۆرێک لە شتێکی دروست کردەوە بێڵەن گەیتید کۆمیونیتی. کۆمەڵگاکان وەک چۆن گوندەکان دروست بوون کۆری ئەڵمانی ئینگلیزی، چینایەتی قوڵ کردەوە. ئێستا دوو چینەیە، چینێک ئەتوانێت بخوێنێ و لە تۆپ زانکۆکانە و لە باشترینەکان بێ، چینێکی شەیە بێ بچێ بۆ کرێکاری یا سەری خۆی هەڵبگرێ پەنابەر بێ سەری خۆی لە وڵاتە هەڵگرێ. هیچ ئەمەلێکی هیچ بانقێکمان نییە قەرز بە فەند بە فاینانسیمان نییە. جا من لێرەوە چەند سەرنجێکی زۆ کورتم هەیە بۆ وەزارەتی خوێندنی باڵا هەم هەرێمی کوردستان هەم عێراق. ئەگەر بمانەوێت عێراق وەکو ساڵانی پێشوو ساڵانی 1970کان کە ڕێژەی نەخێنەواری سفر بووە لە عێراقا، جارێکی تر هەڵسینەوە. پێش هەموو شتێ وەزارەتی خوێندنی باڵا پێویستی بە استراتیجێکە، پێویستی بە ڤژنێکە کە بتوانێت ریفۆم بکە. تا ئێستا کابینە لە دوای کابینە وەزارەتێکی گرنگمانەیە، ناڵم کاری باشی نەکرۆ، کاری زۆ باشی کردووە، بەڵام هێشتا لە ئاست تموحی گەنجانی وڵاتەکەمانە نییە. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئەبێ بزانێت کەرتی خوێندنی باڵا بەشێکە لە پرۆسەی نیشن بیلدینگ، بنیادنانی نەتەوە. بۆیە مادەم بەشێکی ئەو نەگرنگە هێندە چارەنووسازە، هەمومان باوکین، مناڵمان هەیە، دایکین،
هەمومان بەتەنگ هیچەوە نین لە دنیا بەتەنگ مناڵەکانمانەوە دی ئەمانەیە ئایندێکی با خەڵکێکی زۆر زۆر ئەم کوردستانە و عێراقی جێشتووە بەس بە زامنکردنی خوێندنی ناڵەکەی لە دەرەوە لەبەرەوەی خوێندن لە بەریتانیا بێ بەرامبەرە لە باشتری قوتابخانەی خوێنی پێویست ناکە یەک دینار بیت بەڵام پێویستەکە باش چاودێری کەیت ئاگاو لێبێ بۆیە من چەند سەرنجێک و تێبینێکی تۆزە خێرامە یەگەرە سەرنجێکتانە بێ خەمە سەر چاو نەزانم کاتەکەم چەندێکم ماوە کاکتۆر 5 دقیقە ئۆکەی پێش هەموو شتێ پێویستەکە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بزانێ مەسەلەی سکۆلەرشیپ و وەرگرتنی گرانتی نێودەوڵەتی کەرتی خوێندنی باڵا بەشێکە لە پرۆسەی بنیادنانی نێتەوە بۆی پێویستەکە ڤژنێکی نوێ بێ دیدێکی نوێ بێ ڕۆیایەکی نوێ هەبێ بەڵام ڤژن بە تەنیا بەس نییە ڕۆیایە بە تەنیا بەس نییە ئەبێ استراتیجێکی نیشتمانی بۆ خوێندنی باڵا هەبێ چ بۆ کەرتی زانکۆکانی کەرتی حکومی چ بۆ زانکۆکان و پەیمانگا و ناوەندەکەکانی کەرتی تایبەت پێویستەکە ئەم ڤژنە ئەم دیدە ڕوون بێ استراتیجیە بێ استراتیج پێویستی بە چییە؟ پێویستی بە نەخشە ڕێگایەکە پێویستەکە نەخشە ڕێگامانە بێ نەخشە ڕێگا ئاکشن پلانی وێ ئیندیکەیتەری وێ من لێتان ناشارمەوە لە چارچەوەی پرۆژەی تایگریسە هەشت زانکۆی حکومی هەرێمی کوردستان هەر هەمووی استراتیجی بە نێودەوڵەتیکردنی زانکۆکانیان نووسی پرۆژەیەک 1 ملیۆن یۆرۆی تیا خەرج کرا وەرە لە دوای ئەوە تقریبان 7 ساڵە و 8 ساڵە ئەو پرۆژەی تەواو بوو چ زانکۆیەک چوو پیاچوونەوە بکە بزانە ئیندیکەیتەرەکان چی بوون ئاماجەکە ئاکتیڤیتیەکان چی بوون پلانە دوو کورتمەوداکانی بۆ 3 ساڵ دامان ڕشت بۆ 5 ساڵ دامان ڕشت بۆ 10 ساڵ دامان ڕشت تا چنێکی بەدی هاتووە ئەم شتانە قسەکردن زۆر ئاسانە قسەی باقووریق زۆر زۆر ئاسانە بەڵام استراتیج و ڤژن پێویستی بە کردارە پێویستی بە تیمەکە خۆی تەرخانکە پێویستی بە کابینێکە کە پاڵپشتی پەرلەمانیە بێ کەرتی کۆمەلگای نیشتەمەعی مەدەنیە بێ پاڵپشتی میدیاکانی بێ پاڵپشتی کابینێ حکوومەتیە بێ ئەبێ پێش هەموو شتێ استراتیجێدا بڕێژێ پیاچوونەوە بکرێ بۆ هەموو ئەو ڕێشەنە یاسایانەی ئەو هەموو ڕێشەنە دارانەی پارە تەرخانکردانی کە حکوومەتەکانی هەرێمی کوردستان تەرخانەکەن پێش هەموو شتێ پێویستەکە وەزارەتی خوێندنی باڵا لە ڕووی فاینانسەوە لە ڕووی دارایی سەربەخۆ بێ یەکەمی شت ئەمەمان کردووە پێویستەکە زانکۆکان لە ژێر هەیمەنەی وەزارەتی خوێندنی باڵا دەربێنین پێویستەکە زانکۆکان استقلالیەتی ڕیسێرچیانە بێ پارەدارکردنیانە بێ تیچینیانە بێ مۆبیلیتیان هەبێ پرۆمۆشنیانە بێ سکۆلەرشیپیانە بێ ئەین واتاکەی ئەو ناڵێن دیکتاتۆرێکی بچووک بڵێن بگۆڕین بە مایک چەندین مایکرۆ دیکتاتۆری تر وەزیرێک کە هەموو بڕیارەکان لە ژێردەستیا بێ کورتی کەینەوە بۆ هەموو هەر سەرۆکی زانکۆیەک و وەزیر تەسەڕۆفکان نە لە هەموو زانکۆکانی دیکەی دنیاە زانکۆکان لە سێ ڕوانندی زۆ گرنگەوە سەربەخۆییان هەیە لە بواری توێژینەوە لە بواری تیچینە لە بواری پرۆمۆشنە لە بواری مۆبیلیتیە لە بواری داراییە ئەو داهاتەی کە هەیەە خۆیان سەربەخۆیانە مامەڵی پێوەکەن ئێمە بە پێچوانەوەتوان بڵم لەم کابینەی چەند ساڵانەی ڕابردووە جۆرێک بەرەو سنتەرکردن و بەرەو مەرکەزیەت بوونە ڕۆین لە ناو وەزارەتەکانە شۆڕەوێتەوە بۆ زانکۆکان کە لە کاتێکە دنیا خۆی بەرەو لامەرکەزی بوونە ڕوا دنیا بەرەوە ڕوا بۆ نمونەیە بێت چاو لە زانکۆکانی ئەمریکا و بەریتانیا ئوسترالیا بکەین کە لامەرکەزیە زانکۆکان سەربەخۆیی تەواویان هەیە هەمووتان لەوانەیە بزانن کە ئەم ماوەیە شەڕێکی زۆ گەورە لە نێوان هارڤارد و ترەمپا دروست بوو هەمی لەبەر ئازادی بیری ڕایە ئازادی بیرکردنەوە ئازادی توێژینەوە حتا ئێستا ترەمپ بەو گەورەی خۆی بە حکوومەتی ئەمریکا ناتوانێت کێبرکەی ناوەندێکی معریفی کە علم و زانست و نۆڵج بەرەمێنێ ناتوانێت کێبرکەی بکە موسسەیەکە هێندە مستەقلە هێندە سەربەخۆیە یعنی سەرۆکێکی وەکو ئەمریکا گیری خواردەوە بەدەستیەوە لەبەرەوەی معریفە بەرەمێنێ ئێمە ئەبێ بگەڕێنەوە سەر ئەم مۆدێلانە و بە پێچوانەوە مۆدێلی تریش هەیە مۆدێلی تری بیرۆکراسی و سنتەری هەیە وەکو ئیتالیا و فەڕەنسا و هەندێک وڵاتانی دیکەی ڕۆژهەڵاتی ئەوروپا کە ئێمە ئەگەر چاو لە مۆدێلی نمونەی عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی عەرەبی بکەین بە دڵنیاییەوە زانکۆکانی کوردستان ناتوانن کێبرکەی تۆپ باشترین زانکۆکانی جیهان بکەن و خواستی ناوخۆش پڕ بکەنەوە بەڵکو بێ ئێمە چاو لە نمونە هەرەباڵاکان بکەین نمونە هەرەباڵاکانیش ئەوەیە کە پێش هەموو شتێ باسم کرد کە ڤژنێکمانە بێ ڕۆیایەکمانە بێ استراتیجێکمانە بێ بۆ نوێکردنەوەی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئەویش چۆن بە شۆڕکردنەوەی دەسەڵات و سەربەخۆیی بە زانکاکان تا حدێک ئەمە کراوە تا حدێک دەتوانم بڵم کراوە بەڵام لە ئاس پێویستی و چاوەڕانەکانە نییە
هاوڕێیان کەس هەمومان باش ئاگادارین ڕۆژە ساڵانە ژمارەی خوێندکارانی خوێنی باڵا تا بێ زیادەکە بەڵام وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی زانستی لە ئاست وەرگرتنی هەموو خوێندکارانە نییە ناچارە نەمیان بە لێشە ئاڕاستەی پەیمانگا و شوێنە ئەهلیەکان ئەکرێ کە ئەمە میکانیزمێکی زۆر نوێی پێویستەکە من جارێکیان لەگەڵ سەفیری ئێماراتا بووم سەردانێکی چەرمووی کرد پرۆژەیەوە بەرێنانی غازیانێ وتی ئێمە لە ئێمارات سیرمان کردو بوو ماوەی 5 ساڵ بەشی ماستەوە بزنس ئەدمینیستریشن بەڕێوەبردننی بزنس وتی سیرمان کردو 5 ساڵ خەڵک بە بەردەوامیان لەو بوارە خوێنێ تی تەواو فەرمانێکمان دەرکرد هەموو زانکۆکان و بەشەداخەن تا 10 ساڵی تر ئێمە دەرچوومانەیە بۆیە پێویستەکە زانکۆ ڕیشەفڵ پرۆگرامەکانی بگۆڕێ بەشەکانی بگۆڕێ بەشی نوێ بکاتەوە هەر لە ڕێگا بووم هاتم بۆ ئێرە لە ڕادیۆ گەم لەوە بۆ ئێمە بەشێ هەواڵگیری و بەشی ئەمن و ئاسایشی نیشتیمانیمان کردوتۆ لە زانکۆی سلێمانی کە ئەمە جێی دەستخۆشێ ئەمە ڕێگە ڕاستەکەیە کە ئێمە پێویستەکان دێ بەش داخین پێویستەکان دێ بەشی نوێ بکەینەوە کە ئەمڕۆ هەلی کار و لی بە مارکێت و زانکۆ ئەگونجێنە زانکۆ زیاتر تێکەڵی کۆمەلگاکە یەک سەرنجی تایبەتی خۆم هەیە من ماوەیەک وەکو توێژەر لەگەڵ ڕەند کۆرپۆڕیشنی شمەکە لەسەر ریفۆم لە کەرتی خوێنی باڵا لە عێراق و کوردستانە توێژینەوەمان لەسەر هەموو زانکۆکانکە ئەگە دیقەت بن چی زانکۆکانی کوردستانی هەمویان لە پاڵ گردێکە دیوارێکی هەیە زانکۆی چەرم و ڕاپەڕین هەڵەبجە هەمووی کۆیە لە مشتەمەعدا بڕاوە دیواری هەیە زانکۆ چۆنە بێ دیواری هەبێ زانکۆ بێ لە ناو دڵی شارابێ ئەبێ خەڵکی دەروی شاریش بێتە ناوە یعنی زانکۆ خۆی مشتەمەع ئەکاتەوە بەس ئێمە لەسەر گردێک پاسەوانێکی بۆ دانین یعنی پێویستەکە ئەم عەقڵێت سەنتەریە مەرکە زانکۆکان ئێمە لە مەقەڕەت چن هاوڕێیان لە بارگا و بنکەی سەربازیە چن پێویستەکە پێش هەموو شتێ ئەمە سترەکچەری زانکۆکان بگۆڕین سترەکچەری خوێنی باڵا بگۆڕین شێوازی مانەجمنت بگۆڕین شێوازێکی هایرارکیە هەرەمیە ستونیە لەسەرەوە شۆڕە بێتەوە خوارەوە من یەک شتان پێڵم باوەڕکەم وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی زانستی و زانکۆکانی کوردستان بەگشتی هێندەی کاری بیرۆکراسیەکەن هێندەی کاری استراتیژی و ڕۆئیا و پلاندانان بۆ مستەقبل ناکەن یعنی ناکرێ وەزارەت ئیشی تعدیل بێ ئیشی ڕانکین بێ ئەمان مؤسسەیەکی بچووکە توانێ بیکە یعنی پێشتر بینیمان ئێستا سیستەمەکە تا حدێ بە ئەلکترۆنی کراوە بەڵام ئەبێ وەزیر ئەبێ ڕاوێژکارەکان ئەبێ سەرۆکی زانکۆ بێ بۆردی زانکۆکان سەرقاڵی وەرگرتنی فەند و ڕۆئیای استراتیژی بوون گەورە بیرکەنەوە لە هەموو دنیا کێ بێ بە سەرۆکی زانکۆ تەماشای زانکۆکان UCLA بکە تۆپ بیلیۆنێر تۆپ تەکنۆکرات تۆپ ئینتەپرونەر ئەبێ بە سەرۆکی زانکۆ بەڵام ئێمە لەگەڵ ڕێزمان خۆمان ئەممان لە کورسان نەزانین ئەژین وەزانین کارگەری مەڵبەند کەسێک پشگیریەکە ئەبێ بە سەرۆکی زانکۆ ئێمە ڕاستیە ڕاستی نەڵێن لەگەڵ خۆمانە ناچینە پێش پێویستەکە ئێمە خەڵکی تەکنۆکرات خەڵکی شارەزار خەڵکی سپۆر نەک سەرۆکی زانکۆ ئەوانەی شێتنە ناو بۆردی زانکۆکانەوە ئەمانە بێ خەریک سەرقاڵی کاری استراتیژی بن نەک سەرقاڵی ئیشی ڕۆتێناتی مایکرۆ مانەجمنت و بەڕێوەبردننی ڕۆژانەی وەرە کتاب و ناکتاب و کەم بکەن ئەمانە بێت تێڕوانینیان نەبێ دوور بڕوانن وەکو پانەڵە بەڕێزی پێشتر باسی SDGیان کرد کە من یەک زاناریتان پێڵێم SDG پلانە دوورمەوداکانی نەتەوەی گرتوەکان لە 2015 دەستی پێکرد عێراق لە 22 پەسەندی کرد بە شانازیەوە من استراتیژی پلانی نیشتمانی وەزارەتی پلاندانانی عێراق بۆ SDG هەر سێ زمانەکەی من وەرم گێڕاوە لەبەرەوەی ئیشم کردووە لەگەڵ یونامی UNDP لە 2007 ئیشمان کرد 2023 عێراق پەسەندی کرد بەڵام هەر لەگەڵ پەسەندکردنی هەموو وەزارەتەکانی عێراق دەستیان کرد بە داڕشتنی استراتیژێکی 5 ساڵی بۆی لە 25 دەست پێ بکەن لە 30 تەواو بێ یعنی هەر لەگەڵ پەسەندکردنیان باوەڕکە عێراق مؤسساتی هەیە ئیشەکە لەسەرەوەی سیستەماتیکی بە شێوەیەکی منەظەم ڕێگە بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان چیمان کردەوە وەزارەتی ژینگە وەزارەتی کشتتوکاڵ وەزارەتی پلاندانە وەزارەتی تەربیە وەزارەتی سەحا ئەمانە کۆ استراتیژی 5 ساڵی و 10 ساڵیان ئەمانە نەک ئەبێ هەر وەزارەتی استراتیژی خۆی بێ ئەبێ ئینتەرمینیستریال استراتیژی استراتیژی نێوان وەزارەتەکانە بێ کە بە خۆشحاڵیەوە من حکمی ئیشەکەم وەکو وەرگێڕێک بەشداری زۆربەی ئەو کۆبوونانەم کردووە ئاگام لە استراتیژیەکانێکە لە بەغادا ئاڕێژێ بەڵام تا ئێستا لە حکوومەت یاریمی کوردستان تا ئێستا یەک کارمان کرد ئەویش لەسەر PPP بوو Public Private Partnership استراتیژیەدا برەژێن بۆی کردی تایبەتەکەتی حکومی ئابۆشی بکەن لە بواری ژینگە تەندروستی هەژاری نێژنەی سەروەری یاسا ئازادیەکانە
کوردستان زۆر لە دوایە بەداخۆ ئەمە زۆر شتی جوان و باق و برێق و بینا بینین بەڵام لە بنیادکردنی ئینسان و لە بنیادنانی سیستەمێکی خوێنی باڵای زۆر پێشکەوت و خوات پرۆگرسیو هێشتا زۆرمان ماوە ناڵم هەنگاومان نەناوە هەنگاوی باشمانەوە بەڵام هێشتا زۆری ماوە داوای لە بردنان لێکەم شت زۆر لە باسیکەم بەس ئەگەر پرسیارێکتان هەبێت لە خزمەتتانە دەستان خۆش دکتۆر دەستە خۆش بێت زۆر سپاس دکتۆر پیشتەوان فەرج بۆ پێشکەشنی بابەتە جوانەکەی بەم شێوەیە هاتینە کۆتایی زنجیرە سمینار و پانەڵەکانی دووەم ڕۆژی سێمین پێشانگای نێکستێپ سبینێ و لە وەرزێکی نوێی سمینار و پانەڵەکانتانە پێتانەگەینەوە و تا ئەو کاتە کاتێکی خۆش